الوصال ما لمثوا أمدا. لە نێو زانکۆی سلێمانی دەنگی قورئانی قوتابیان کەشێکی ئارامی بە چوارەمین فیستیڤاڵی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بەخشیوە. الذين يعملون الصالحات ئەم چالاکیە ساڵانەیە کە تیایدا مامۆستایان و قوتابیان بە شێوەیەکی بەرفراوان بەشدارن لێرە گوێ لە سروودی ئاینی مناجات و بەرهەمە جۆراجۆرەکانی قوتابیانی کۆلێژەکە دەبێت. سەرۆکی بەشی زانستە ئیسلامیەکان ئاماژە بەوە دەکات کە ئامانجیان پەروەردەکردنی نەوەیەکی سوودبەخشە لە مامۆستایانی ئاینی و کەسایەتی پەروەردەکار. دیارە فیستیڤاڵەکە کۆمەڵێک چالاکی جۆراجۆری تێدایە. ئامانجمان لە فیستیڤاڵەکە ئەوەیە بە ڕایگشتی بگەێنین کە کۆلێژی زانستی ئیسلامیەکان لە پێشەنگدایە بە مامۆستا بە فەرمانبەر بە خوێندکارەکانی و ڕۆژ دوای ڕۆژ بەرەو پێش دەچێت لە هەموو بوارەکانە لە بواری زانستی، لە بواری کلتوری، لە بواری ڕۆشنبیری، لە بواری چالاشیە زانستیەکانی. مامۆستا پێگەین مامۆستای ئاینی هەم بۆ مزگەوتەکان و هەم بۆ مەکتەبیش مامۆستا بەشی پەروەردەمان هەیە کە خوێندکار پێگەین مامۆستایەتی و مامۆستاکانی خوێندکارانی ئێمە بە هەموو شێوەیەک لە توانایان هەیە کە وتاربێژی بکەن، چونکە هەموو بنەماکانی وتاربێژی و زانستە شەڕەکان دەخوێندرێت لێرە. یەکێک لە دیمەنە سەرنج ڕاکێشەکانی فیستیڤاڵەکە نمایشکردنی ژیانی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت بوو بە تەکنەلۆژیای سریدی. دیمەنەکە سەرنجی ڕاکێشە کە تیایدا دیمەنەکانی شاری مەدینە لەو سەردەمەدا پێشان دەدرا بە مەبەستی ئاشناکردنی گەنجان بە مێژووی سەروەرمان. حاڵەتێکی دەرونی ڕۆحی زۆر خۆش بەو کەسە دروستە بێ، ینی زۆربەی ئەوانی کە سەیریەکەن دڵیان پڕە بێ فرمێت بە چاویانایەتە خوارەوە لەبەرەوەی کە خەڵک پێغەمبەری خۆشەوێ صلی الله علیه و سلم و ئەو گەڕێنێتەوە بۆ ئەو سەردەمەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. خەڵک وازانێ کە بە واقعی چونکە ئەمە واقعی ئیفتیرازیە یا واقعی گریمانەیە، خەڵک وازانێ لەو سەردەماجی کە سەیریەکە و لەم دنیادا ئەبڕێ و کاریگەریەکی زۆر زانستی و ئیمانی و ڕۆحی بەجێ هێڵێ. فێستیڤاڵەکە جگە لەلایەنی ئاینی بەشەکانی خواردن، کاری دەستی و نەمایشی جۆراجۆری قوتابیانیشی تێدا بوو. قوتابیانی بەشداربوو هیواخوازن لە ڕێگەی ئەم زانستەوە بتوانن لە داهاتوودا خزمەتی پرۆسەی پەروەردەی ئیسلامی بکەن. سپاس بەخوا ئەوکو شەریعە بە تایبەتی لە دەنگی قورئان و سرود و قەسیدە بێبەش نەبووە لە ئیشەکانمان و الحەمدولیلا بڵێن بەردەوام لەگەڵ قورئان و لەگەڵ سرود و قەسیدە و مناجاتی ئاینیە ئەژین بە تایبەتی لەم فستیڤاڵەیە و لە شەریعە بە تایبەتی لە زانکۆی سلێمانی بڵێن پەرەی پێ ئەدرێ. سپاس بەخوا بۆ گەنجانی زۆر بڵێن گرینگە ئەم بابەتانە و پەرەی پێ بدەن، چونکە خۆتان ئەزانن ئینسان کە نێتە دنیاوە ئەبێ هەوڵ و تێکۆشانە بکە بۆ قیامەتی کە ئەویش بە قورئان بێ بە هەر بوارێ بێ کە تیا خزمەت بە دینی ئیسلام بکە. ئەم فێستیڤاڵە هەوڵێکە بۆ ئەوەی نیشانی بدەن کە زانستە ئیسلامیەکان دەتوانن لە هەموو سەردەمێکدا ڕێنیشاندەری گەنجان بن بۆ ژیانێکی پڕ لە ئارامی و داهێنان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.